دوای دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لەو ناوچانەی بایکۆتی تێدا کرابوو بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماوە فەوتاوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی چەند بڕیارێکی نوێی لەسەر گۆڕانکاری لە کاتی پشۆکان و کاتی تاقیکردنەوەکاندا ڕاگەیاند. بەپێی گۆڕانکارەکان پشووی بەهارە و پشۆکانی دیکە کە نزیکەی 25 ڕۆژن لا دەبرێن و کاتی تاقیکردنەوەی وەرزیەکەم 2 مانگ دوا دەخرێت بە شێوەیەک لە یەکی مانگی سێدا تاقیکردنەوەی وەرزی یەکەم دەست پێ دەکات. بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی دەڵێت پێشنیازیان بۆ وەزارەتی پەروەردە کردووە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆ پۆلەکانی 9 و 12 دوا بخرێت بۆ مانگی 6. لە باتیەوە یەک تاقیکردنەوەکەی کە کۆتایی وەرزیە کەمەکرا لە هەموو خوێندگاکانە پۆلە ناکۆتایەکان و پۆلە کۆتایەکانش ئێستا خستومانەتە یەکی سێوە واتە 2 مانگ تاقیکردنەوەکان دواکەوت تەنیا 4 ڕۆژ نەبێ کاکەوێتە مانگی سێوە ئیتر هەموو ڕۆژەکانی مانگی سێ هەمووی دەوامە و هەروە پۆلی 12 داواما کە لە وەزارەتی پەروەردە کە تۆزێک زەحفی پێ بکریا خۆ درێژ بکرێتەوە بۆ نەک بکرێتە مانگی 7 تۆمانە نەخێر هەر چەند ڕۆژێک کە ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ پۆلی 12 دوا بکەیت. هاوکات بەپێی بڕیارەکانی پەروەردە جگە لە ڕۆژی هەینی دەبێت سەرجەم ڕۆژەکانی هەفتە دەرگای قوتابخانەکان کراوە بن و بەهۆی قەیرانی داراییەوە ئەم ساڵ بڕیاری یەکپۆشی خوێندکاران جێبەجێ ناکرێت و خوێندکاران ئازادن لە پۆشینی جل و بەرەکدا. وەزیری پەروەردەش دەڵێت بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەسەڵاتی تەواوی هەیە بۆ هەر بڕیارێک لە بەرژەوەندی پرۆسەی خوێندندا بێت. بەنسبەت تاقیکردنەوەکان لە سنووری کەرکووک هەولێر دهۆک وەکو خۆی دەڕوا هیچ لە مەوعیدەکان ناگۆڕێت. بەنسبەت سنوورەکانی تر ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانمان سەلاحیەتمان پێداون بۆ ئەوەی بە پێی واقعی ئەو مەنتیقە بڕیار بدەن، بەڵام ئەو ماوەی کە فەوتاشن دڵنیام کە مامۆستایانی خۆشەویست وا دەکەن کە بۆ قوتابیان قەرەبوو بکرێتەوە. لەگەڵەوەی زۆربەی قوتابخانە و خوێندنگاکان بەڕووی خوێندکاراندا کراونەتەوە و مامۆستاکانیان گەڕاونەتەوە، بەڵام هێشتا بەشێک لە مامۆستایانی ناڕازی سوورن لەسەر بایکۆت و داواکاریەکانیان کە لابردنی پاشەکەوتی موچەیە. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.